هەموو ساڵێک لە 4 مانگی تەمووزدا ئەمریکایەکان ڕێوڕسمی ساڵڕۆژی بۆنەی جارنامەی سربەخۆیی وڵاتەکەیان لە حکومڕانی بەریتانیا دەگێڕن بە نمایش و ئاهەنگی مۆزیکی و هەروەها یاری ئاگرین. بەڵام لە نێو هۆڵی نیوزیەم لە واشنگتنی پایتەخت ئەم مۆزەخانەیە تەرخان کراوە بۆ هەواڵ و ڕۆژنامەگەری و تێیدا ڕێوڕسمێکی بێدەنگتر بەڕێوە دەچێت. هەروەها پێشەنگایەکە توانا و کاریگەری ڕۆژنامەگەری ئەمریکا لە سەدەی هەژدەهەمدا دەخاتە ڕوو. ئەمە پێشەنگایە کە باس لە ئامێرەکانی لەبەر شتنەوە و بەرهەمەکانی نووسەران لە کۆڵۆنیەکانی ئەمریکایی دەکات. کاتێک دەرئەنجام ئازادی گەیشتەجێ ئەوە ڕۆژنامەی The Pennsylvania Evening Post بوو کە یەکەم جار جارنامەی سربەخۆیی پەسەندکراوی بڵاوکردەوە. هەموو ئەو چوار لاپەڕەیە لەو ڕۆژنامە تەمەن 20 ساڵیە یەکێکە لەو تەنها 90 کۆپیە زانراوەی کە نمایش کراون. هەروەها ئەو ژوورە دەرفەت بۆ میوانان دەڕەخسێنێت چاو بە ڕۆژنامەکەدا بخشێنن. بەڵام زۆرێک بڕوایان وایە ئەوەی زەمینی بۆ ئازادی ڕەخساند وەک بڵاوکراوەکان بە ناوی کۆمن سێنسە کە نامیلکەیەکی داکۆچیکار لە سربەخۆیی بوو لەلایەن تۆمس پەینەوە بڵاوکرایەوە و دامەزرێنەرێکی ئەمریکایی بوو. لەو سەردەمەدا ئەمریکا یەکێک بوو لەو وڵاتانەی کە ئاستی خوێندەواری تێدا بەرزترین بوو. نزیکی نیوەی خوێندەواران تەواوی یان بەشێکی ڕۆژنامەی کۆمن سنسیان خوێندبووەوە، ئەوەش کارێکی مەزنە. ڕۆژنامەی کامن سنس لە نێو مەیخانەکاندا دەخوێندرایەوە، خەڵکان دەیانکڕی و قوتەیاندا بە یەکتری. جەنەرال واشنگتن بۆ سوپاکەی دەخوێندەوە و بوو ئەمرازێک بۆ بەسەربازکردن. چیرۆکی تۆمس پەین و نیشتیمان پەروەرانی نەبەردی دیکە بە دوور و درێژی باسی لێوە دەکرێت بە تابلۆی ڕووناکراوە کە بە چواردەوری هۆڵەکەدا بە شێوازی ڕۆمانی نووسرا و نمایش کراوە. لە بەرهەمی ڤیددیۆیی نێو نیوزیەمدا لەلایەن چەندان کەسایەتی ناوداری میدیایی دەخوێنرێتەوە. لەوانە لویس بلاکی کۆمێدی کە باس لە بنجامین تاون نووسەری ڕۆژنامەی The Pennsylvania Evening Post دەکات. It was a stop the presses moment. Town even said stop the press. ساتەوەختی ئەوە بوو کە بڵێن کاری ڕۆژنامەگەری ڕاگرن. تەنانەت بنجامین تاون ئەویش گوتی ڕۆژنامەگەری ڕاگرن. پاتی ڕۆڵ دەڵێت وێنەکانی میدیایی پەیوەست بە ڕاگەیاندنی سربەخۆیی ساڵی 1976 یاریدەدەر بوون لە دەرخستنی توانای ڕۆژنامەوانی ئەو کاتە و لە ئێستاشدا. ئەم بیرۆکەیەش پەیوەندی تەواوی بە ئەرکی ئەو شوێنە واتە نیوزیەمەوە هەیە. جا لە پێناو پشتیوانیکردن و ڕوونکردنەوە و داکۆچیکردن لە ئازادی ئاخافتن و هەروها لەو 5 ئازادیەی لە یەکەمین گۆڕانکاری لە دەستوری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داکراوە، هەر بۆیە ئێمە گەڕێکمانە خەڵکان لەوە تێبگەن کە ئایا بۆچی هەبوونی ئازادی ئاخافتن لێرە گرنگە. ئەمەش لەبەر ئەوەی بەبێ ئازادی ڕۆژنامەگەری ئەوە سربەخۆییمان بەدەست نەدەهێنا. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.